سلااوان لەبێت لە ناحیەی زەڕایەنم لێرە هاوڵاتیان سەریان گرتووە بۆ وەرگرتنی نەوتی سپی بۆ نێوسۆبای ماڵەکانیان بەڵام نەوتەکە حکوومەت و وەزارەتی سامانە سروشتیەکان نییە بەڵکو لەبەرەوەی حکوومەت نەیتوانیوە وەک پێویست نەوت بداتە هاوڵاتیان سەرمایەداران ئەرکەکان لە ئەستۆ گرتووە و دەستیان کردو بە دابەشکردنی نەوت بەسەر هاوڵاتیاندا. سەرمایەداری دیاری هەرێمی کوردستان مەریوانی حاجی جەمال لە پاڵژمارێکی زۆر لە ئاشار و شارۆچکەکاندا ئەمڕۆ نەوتی گەیاندا ناحیەی زەڕایەن و بەسەر ئەو هاوڵاتیانەدا دابەش دەکرێت کە پێویستیان بە هاوکاری و دەستگیرۆی هەیە. لەگەڵمان بن تا بزانین ئێستا کە بەفر هەرێمی کوردستانی داپۆشیوە دۆخی خەڵک لە بێ نەوتیدا لە چی ئاستێکدایە و هەستیان چۆنە کە سەرمایەدارێک لە بری حکوومەت نەوتیان بۆ دابین دەکات. ئەم چالاکیە ئێمە بڕی 10,000 نەوتە وەکو گروپ و ڕێکخراوی هەنگاوی خێرخوازی لە سەرمایەداری نیشتیمانی بەڕێز کاک مەریوانی حاجی جەمالمان وەرگرتووە و بە عەدالەت تەوزیعیەکەین بەسەر خەڵکی فەقیر و هەژاری قەزای شارەزور و نحەی زەڕایەنە و لەم کادەتا خۆتە زانی سەرماوسۆڵەیەکی زۆرە و حکوومەت نەوت تەوزیع ناکات. گەورەی خوای ناوەوە بەتانی خەوتو ئار لە ماڵەمانە نییە غیری ئەگەر مۆلی دەبێتەوە یەکتەڵ وینداگیسم یەکتەڵ لیتەرداکسن سەراجەم جەبیدە کوژێت و باشە یەک دیناریشم پێ نییە بیدەم بە نەوت. دۆخمان زۆر خراپە وەڵڵا ئەو نەخراپە ئیتر نییە بڕۆ سەیری ماڵ ئێمە کە 5 لیتر نەوتمان هەیە 18 ساڵە کرێچیم خانووەکەش تکە ئەکاهی خۆشم نییە کرێچیم. بەڕاستی خەڵکی هەڵەبجە و زەڕایان هیچ کەم دەرامەتن هەمویان نەوتیان نییە بەڕاستی زۆر ساردە سەرمایە کەس کە دەرامەتی ئەوەی نییە نەوت بکرێ بە جلیکان. ئێمە مجموعەیەکی فەقیری ئەگەرەک و بە تەمای حکوومەتوین بەخوا هیچمان بۆ ناکەن ئەوان هەر بۆ باخەڵی خۆیان هەوڵەدەن چاویان لە فەقیر و هەژارۆ نییە زۆر مەمنونی ئەو کەسین کەوا ئەم نەوتەی ناردووە بۆ ئەم فەقیر و هەژارە لەم ڕۆژە سەختەیە کەوا هەمومان سەرمامانە لەناو خانەکانە نایکا حکوومەت کا مەحکام حکوومەتە دوو بنە ماڵن دوان حکوومەتی چی؟ ئەگەر چاوەڕێی حکوومەت نوێ هەی و بەخوا گەر چاوەڕێی حکوومەت نوین هەر 100 ماڵیە ڕواوە لایەکە بۆ ئێران بۆ تورکیا بۆ سووریا. ئێمە زۆر مەمنونی ئەو دەوڵەمەنانین کەوا چاویان هادا ئەم فەقیر و هەژارەوە بەم ڕۆژەی کەوا بەفر ئەبارێ و چێ نەوت تەوزیعەکە بۆم فەقیر و هەژارە.